بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە بڕینی موچەی هەژارەکان دەکەین لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کە ماوەی 9 ساڵە موچەی توێژە هەژارەکانیان لە چاودێری کۆمەڵایەتی بڕیوە لە ساڵی 2016ەوە بە پاساوی چاکسازی واتە بە پاساوی چاکسازیاتن موچەی هەژارەکانیان بڕی بەڵام ئامادە نەبوو چاکسازی لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت و لە بوارەکانی دیکەدا بکەن و بەڵکو هاتن موچەی هەژارەکانیان بڕی و ماوەی 9 ساڵە موچەکانیان ڕاگرتووە باز لە وردە کارێکی دەکەین. بەڵێ دیارە لە چوارچێوەی چاودێری کۆمەڵایەتی کۆمەڵێک توێشن کە دواتر باسییان دەکەین کە سوودمەند بوون لە هاوکاری خێزان لە چوارچێوی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ژمارەیان 1970,000 کەس بوو لە هەرێمی کوردستان بودجەی مانگانە کە پێویستی بووە و 1970,000 کەسە کە لە توێژە هەژارەکان بوون 13 ملیار دینار بوو و هەر مانگانە هەر یەکێکیان 150,000 دیناریان پێدرا کە توێژە هەژارەکان بوو بەڵام لە 2016ەوە حکوومەت هات بە پاساوی چاکسازی بە پاساوی کە چاکسازی و لیستەکانیان کەم و کوڕی تێدایە هات موچەکانیان ڕاگرت تاوکو ئێستاش دەستی پێ نەکردوێتەوە کە ئەمە ستەمێکە لەو توێژە هەژارە نەکراوە کە مانگانە ئەوەندە بڕەپارەیەکی زۆریش نییە کە حکوومەت دەتوانێت لە ئێستاشەوە دەست بکات بە خەرجکردنی ئەو بڕەپارەیە ئەگەر لە داهاتی ناو خۆش بێت. باز لەو توێژانە دەکەین کە حکوومەت موچەکەی بڕین کەوەکو باسمان کرد 1970,000 کەس بوون لە چوارچێوەی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی ئەو ژنانەی کە لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان مردووە هەروە ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان لە زیندانەکانی هەرێمن یاخود زیندانی کراون منداڵانی بێباوک ئەو منداڵانەی کە تەمەنیان نەگەشتوتە 18 ساڵ و باوکیان لە ژیاندا نەماوە کچانی تەمەندار هەروەها بە ساڵات چوان ئەوانەی کە هیچ سەرچاوێکی دیکەی داهاتیان نەبوو نەخۆشانی درێژخیان وەکو شەکرە وەکو شێرپەنجە کەوانیش سوودمەند دەبوون مانگانە ئەو توێژە هەژارانە کە لە هەرێمی کوردستان ژمارەیان 1970,000 کەس بوو پێش ساڵی 2016 مانگاناریەکی 150,000 دیناریان پێدرا بەڵام لەو کاتەوە بە پاساوی چاکسازی لە لیستەکانیان لە 2016ەوە موچەکانیان ئەو هاوکاری یاخود بڵێن موچیان کە پێدرا ڕاگیراوە کە ئەمە زوڵمێکی زۆر لەو توێژە هەژاران دەکرێت کە ئەمانە هەژارترین توێژەکانی کۆمەڵگان و پێویستیان بە هاوکاری مانگانە هەیە هەرچەندە ئەو ڕەپارەی کە پێیان دەدرا زۆر کەم بوو بەڵام بۆ ئەوان شوێنی گرتبوو کە ماوەی 9 ساڵە هاوکاریەکان بردراوە. بینە سەر عێراق دیارە لە تاکو ئێستاش بەرداوامە لەو ئەوانەی کە سوودمەندن لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی چاودێری کۆمەڵایەتی ژمارەیان 6,700,000 کەس لە عێراق ئەو موچەیە وەردەگرن مانگانە هەرێکی 150,000 دیناریان پێدرێت لەو ڕێژەیە 3 ملیۆنیان ئەو منداڵانن کە لە خوار 18 ساڵن و باوکیان لە ژیاندا نەماوە کە مانگانە سوودمەندن بەڵام لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەمان پێکرد لە 2016ەوە موچەکەیان بردراوە لە کاتێکە بەپێی بڕیاری دادگای فیدراڵیش کە لە 21/2/2024 دەرچوو ئەوانیش دەبێت سوودمەند بن لە پاراستی لە بودجەی عێراق و لەو بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە بەڵێ بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ